بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕووە و ئاڕاستەیەکی مەترسیدار دەڕوات و ژمارەیەک نووسەر و پارێزەر و ڕۆژنامەنووس دەسەڵات لەو ئاڕاستە مەترسیدار ئاگادار دەکەنەوە. لە ڕاگەیەندراوێکدا کە ئاڕاستی ڕای گشتی هەرێمی کوردستان و جیهانیان کردووە، ژمارەیەک نووسەر و پارێزەر و ڕۆژنامەنووس و چالاکوان ڕایان گەیاندووە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا خەریکە بە ئاڕاستەیەکی تەواو ترسناکتر لە هەموو کاتەکانی دیکە ملدەنێت، با شێوەیەک تیایدا هیچ ئومێدێک بۆ ژیانێکی شەرافەتمەند و ئازاد و مافپەروەر نامێنێتەوە. ئەو نووسەر و پارێزەر و ڕۆژنامەنووسانە دەژڵێن خەریکە بە بەرچاوی هەمووانەوە بەبێ هیچ هەستکردن بە ئیحراجبوونێک و لە ڕێگای دامەزراوەی دادوەری و داواکاری گشتی و با بیانووی هەمە جۆرە هەوڵی نەهێشتنی تەواوی ماف و ئازادیەکان دەدرێت. ئاماژەیان بەوەش داوە کە دەسەڵاتدارانی کوردستان جگە لە مۆنۆپۆلکردن و بەکارهێنانی سەرجەم جومگەکانی حکومڕانی و بێبەهاکردنی دامەزراوە دەستوریەکانی وەکو پەرلەمان و دامەزراوەکانی چاودێری و پشکنین زۆر خراپ دامەزراوەی دادوەری و بێدەنگکردن و کەپکردنی دەنگە ئازادی خوازەکانی ناڕزاییەکانی هەرێمی کوردستان بەکاردەهێنن. وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە ڕەچاوکردنی ڕێکارە تەندروستیەکان مریشک هەناردەی ناوەڕاست و خواروی عێراق بکرێت کە ئەوەش نرخی گۆشتی سپی بەرز دەکاتەوە. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە پاش ڕاوێژ لەگەڵ وەزیری ناوخۆ بڕیاردرا بە ڕەچاوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی و تەندروستی ڕێگا بکرێتەوە بۆ ناردنی مریشک بۆ ناوەڕاست و خواروی عێراق. وەزارەتی کشت و کاڵەوەشی بڵاو کردووەتەوە ئامانجیان ساختکردنەوەی بەرهەمی خاوەن کێڵگەکان و پەلەوەرەکانە وەک پاڵپشتیکردنێک وەک بنەمایەکی گرنگیشە بۆ کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان. کۆتایی هاتنی کەرەنتینەی ناحیەی خەلیفان پەیوەستە بە ئەنجامی پشکنینی 204 هاوڵاتی ناوچەکەوە. کاروان شێرزاد بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی خەلیفان ڕایگەیاند ئەمڕۆ ماوەی کەرەنتینەکردنی ناحیەی خەلیفان تەواو دەبێت، بەڵام دەرەنجامی پشکنینی هاوڵاتیان دەری دەخات ماوەی کەرەنتینە درێژ دەکرێتەوە یان هەڵدەگیرێت. بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی خەلیفان دەژڵێت لە ماوەی ئەو دوو هەفتەیە کە خەلیفان کەرەنتینە کراوە 715 پشکنین بۆ هاوڵاتیان کراوە و پشکنینی 204 هاوڵاتی ماوە ڕابگەیەندرێت و بڕیاری هەڵگرتنی کەرەنتینەش پەیوەستە بە دەرەنجامی ئەو پشکنینانەوە. بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی خەلیفان ئاشکراشی کرد ئەگەر پشکنینی ئەو 204 هاوڵەتی حاڵەتی پۆزەتیفی تێدا بێت ئەوە ماوەی کەرەنتینە درێژ دەکرێتەوە تاوەکو سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەدۆزرێتەوە. ژمارەی گیان لەدەستدان بە کۆرۆنا لە عێراق لە هەڵکشاندایەوە تا ئێستا 76 کەس گیانی لەدەستداوە. وەزارەتی تەندروستی عێراق گیان لەدەستدانی 4 کەسی دیکەی با کۆرۆنا بڵاو کردەوە و بەوە ژمارەی مردووان بەو ڤایرۆسە گەیشتووەتە 76 کەس. وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە 34 حاڵەتی نوێی توشبوون با کۆرۆنا لە عێراق تۆمار کراوە. بەم شێوەیە ژمارەی توشبووان با کۆرۆنا گەیشتە 1352 کەس و لەو ڕێژەیەش تاوەکو ئێستا 640 توشبوویان چاک بوونەتەوە. سەرۆکۆماری تورکیا دەست لە کارکێشانەوەی وەزیری ناوخۆی قوبوڵ نەکرد و ڕەتی کردەوە و بەشێکیشدا هاوڵاتیان لە ئەستەمبوڵ شادیان گێڕا. وەزیری ناوخۆی تورکیا بەهۆی دروستبوونی قەرەباڵغی لە بازاڕ و مۆڵەکاندا دەست لە کارکێشانەوەی خۆی لە تویتەر ڕایگەیاند. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیاش دەست لە کارکێشانەوەکەی ڕەت کردەوە. بەپێی ڕاگەیەندراوێکی سەرۆکایەتی تورکیا وەزیری ناوخۆ دەست لە کارکێشانەوەی پێشکەشی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆمار کرد، بەڵام ئەردۆغان داواکاریەکەی ڕەت کردووەتەوە. دوای ڕەتکردنەوەی دەست لە کارکێشانەوەی وەزیری ناوخۆی تورکیا لەلایەن ئەردۆغانەوە بەشێک لە هاوڵاتیان لە ئەستەمبوڵ ئاهەنگ و خۆشیان گێڕا. تاوەکو ئێستا نزیکەی 57,000 کەس لە تورکیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ژمارەش 1198 کەس گیانیان لەدەستداوە و 3446 کەسیش چاک بوونەتەوە. سەرۆککۆماری ئێران ئاشکرای کرد ڕێژەی مردن بە کۆرۆنا لە وڵاتەکەی سەدا حەوتە وتیشی ئەوان ڕوبەڕووی 2 ڤایرۆس وەستاونەتەوە. حەسەن ڕۆحانی سەرۆککۆماری ئێران ڕایگەیاند یەکێتی ئەوروپا تەنها ڕوبەڕووی 1 ڤایرۆس بووەتەوە، بەڵام وڵاتەکەی ئەوان ڕوبەڕووی 2 ڤایرۆس بوونەتەوە کاویش کۆرۆنا و سزا ئابوووریەکانە.
ڕۆحانی دەژڵێت جیاوازیەکی زۆر لە نێوان ئێران و وڵاتانی یەکێتی ئەوروپادا هەیە. ڕێژەی گیان لە دەستدان با کۆرۆنا لە ئێران ١٧ توش بووانە، بەڵام لە ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپا گەیشتووەتە ١22. بەپێی ئامارەکان ژمارەی توشبووان با کۆرۆنا لە ئێران گەیشتووەتە 71686 کەس و لەو ڕێژەش 43894 توش بوو، چاک بوونەتەوە و 4474 توش بووش گیانیان لەدەستداوە. کۆرۆنا 210 وڵاتی جیهانی گرتووەتەوە و ژمارەی توشبوانیش لە وڵاتە نزیک بووەتەوە لە 2 ملیۆن کەس. لە هەموو جیهاندا 1,853,435 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ڕێژەیەش 423,721 توش بوو چاک بوونەتەوە و 114,253 توش بووش گیانیان لەدەستداوە. ئەمریکا لە ڕێژەی توشبوون و مردن با کۆرۆنا لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی جیهاندایە و لە پاش ئەمریکا هەریەکە لە ئەسپانیا و ئیتالیا و فەڕەنسا و ئەڵمانیا دێت، هەریەکە لە تورکیا و ئێرانیش لە ڕیزبەندی 8ەم و 9یەمی وڵاتانی جیهاندا. لە ئەسپانیا ژمارەی توشبووان و مردووان با کۆرۆنا ڕوو لە هەڵکشاندایە و یانەی ڕیال مەدریدیش دەیەوێت ڕاهێنانەکانی دەست پێ بکاتەوە. ڕۆژنامەی مارکای ئیسپانی لە هەواڵێکدا بڵاوی کردەوە ڕیال مەدرید دەیەوێت ڕێچکەی یانەی ڕیال سۆسیێداد بگرێتە بەر و لە سبەینەوە ڕاهێنانەکانی دەست پێ بکاتەوە. ڕۆژنامەکە بڵاوی کردووەتەوە بەرپرسانی یانەی مەدریدیەکە سەرقاڵی گفتوگۆی جدین لەسەرەوەی بڕیاری دەستپێکردنەوەی ڕاهێنانەکان بدەن. یانی ڕیال مەدرید یەکەمیانە بوو کە یاریزانێکی باسکەی تووشی کۆرۆنا بوو و یاریزانەکانی خستە کەرەنتینەوە. ئەسپانیا یەکێکە لە زەرمەندترین وڵاتەکانی جیهان بەوەی ڤایرۆسی کۆرۆنا و باپێی ئامارەکانیش 166,836 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ژمارەیە 62,391 کەس چاک بوونەتەوە و 17,209 توش بووش گیانیان لەدەستداوە. بینەرانی عزیز، گرنگترین هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن، پاش ناوەڕێک دەچینەوە لای هاوکارانمان لە پەیامی ڕۆژ.